کەی دوو کەڵەسپێکە لە ڤاتیکان بەرز دەبێتەوە. پاپای نوێ چۆن هەڵدەبژێردرێت؟ ئەو پاپایی 4 ساڵ لەمەو بەرسەردانی عێراق و هەرێمی کوردستانی کرد. ئەمڕۆ لە تەمەنی 88 ساڵیدا کۆچی دوایی کرد. لە دوای کۆچی دوایی پاپا فرانسیس پرسیاری سەرەکی ئەوەیە پاپای نوێ چۆن هەڵدەبژێردرێت و کەی دوو کەڵەسپێکە بەرز دەبێتەوە. پاپا فرانسیس کە قەشەی ڕۆما و سەرۆکی کەنیسەی کاسۆلیکی بووە، لە ساڵی 2013 دوای دەست لە کارکێشانەوەی بەندێکی 16هەمی پێشخۆی بووە پاپا. دواپەیامی پاپا دوێنێ بوو کە لە ڕێوڕەسمی یەکشەمەی جەژنی هەستانەوە سڵاوی لە خەڵک کرد و پیرۆزبایی جەژنەکەی لە مەسیحیەکانی جیهان کرد. ئێستا ڤاتیکان بێ پاپایە. پرسیاری سەرەکی ئەوەیە کێ جێگەی دەگرێتەوە و چۆن هەڵدەبژێردرێت؟ کاتێک پاپایەک دەمرێت یان دەست لە کار دەکێشێتەوە، حکومڕانی کەنیسەی کاسۆلیکی دەگوازرێتەوە بۆ کۆلێژی کاردیناڵەکان. کاردیناڵەکان قەشە و بەرپرسانی ڤاتیکانن لە هەموو جیهانەوە و لە دوای پاپا دووەم گەورەترین بەرپرسن لە ناو کەنیسەی کاسۆلیکی. ئەوانن کە بە شێوەیەکی تایبەتی لەلایەن پاپاوە هەڵبژێردراون. ئەوان با جلوبەرگی سووری جیاوازیان دەناسرێنەوە. دوای بەتاڵبوونەوەی پۆستی پاپا، کاردیناڵەکان زنجیرەیە کۆبوونەوە لە ڤاتیکان ئەنجام دەدەن کە پێیان دەوترێت کۆبوونەوە گشتەکان. باس لە پێداویستەکان و ئەو تەحەدایانە دەکەن کە ڕوبەڕووی کەنیسەی کاسۆلیکی دەبێتەوە لە ئاستی جیهانیدا. هەروەها خۆیان بۆ هەڵبژاردنی پاپای داهات و ئامادە دەکەن کە پێی دەوترێت کۆنکلاڤ. هەڵبژاردنی پاپا کارێک نییە بە سانایی بکرێت. زۆرجار کاتێکی زۆری دەوێت تا لەسەر پاپایەکی نوێی یەکدەنگی دروست دەبێت. لە ڕابردوودا هەبووە بەهۆیەوەی کاردیناڵەکان نەیانتوانیوە بۆ ماوەی ساڵێک پاپای نوێ هەڵبژێرن. ئەمەش ناڕەزایەتی لایەنگرانیانی لێکەوتوتەوە. تەنانەت گەیشتووە بە دەرگاداخستن لێیان تا پاپایەکی نوێ هەڵدەبژێرن. کاتێک دەچنە هەڵبژاردنەوە، ڕۆژانە 4 گەڕی دەنگدان ئەنجام دەدرێت تا کاندیدێک دەتوانێت دوو لە سەرسەی دەنگەکان بباتەوە و دەبێتە پاپا. هەڵبژاردنەکە لە ڕووی مافی دەنگدانەوە چەندین کۆت و بەند و مەرجی هەیە. جگەلەوەی تەنها کاردیناڵەکان دەتوانن دەنگ بدەن، لەوەشدا تەنیا کاردیناڵەکانی خوار تەمەنی 80 ساڵی ئەو مافەیانەیە کە دەنگ بدەن. ئەوە جگەلەوەی دەنگدان نهێنیە. لە هەمان کاتدا ئەنجامی دەنگدان بە بەرزی دەژمێردرێن و تۆمار دەکرێن. کاتێک کاردیناڵێک دەنگی پێویستی دوو لە سەرسەی وەرگرت، ڕاگری کۆلێژی کاردیناڵەکان لێی دەپرسێت ئایا هەڵبژاردنەکەی قبوڵ دەکەیت؟ ئەگەر قبوڵ بکات، ناوێکی پاپا بۆ خۆی هەڵدەبژێرێت و پێش ئەوەی بچێتە سەر ئەو باڵکۆنەی کە پاپاکان دوای هەڵبژاردن بۆی دەچن، ئیتر دەنگەکانی خولی کۆتایی بە مادەکیمیایەکان دەسووتێنرێن کە دووکەڵی سپی بەرهەم دەهێنن بۆی ئاماژە بە هەڵبژاردنی پاپایەکی نوێ بۆ جیهان بکەن. خۆگەر دووکەڵی ڕەش بەرز بووەوە، ئەوە مانای ئەوەیە کە پاپا هەڵنەبژێردراوە و هەڵبژاردنەکە بە ئەنجام نەگەیشتووە. بەڵام لەگەڵ بەرزبوونەوەی دووکەڵە سپێکە لە سەربانی کەنیسا، پاپا دەچێتە گۆڕەپانی سانت پیتر و ئیتر 1.4 ملیار شوێنکەوتە دەبن بە خاوەنی پاپا.